ڕاستەوخۆ دەچین لای میوانەکەمان بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو فایلانە ئەو مەلەفانە بۆ لەم کاتەدا بڵاو دەبێتەوە گفتوگۆکی لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر یاری عوسمان مامۆستای زانکۆ لە ئەمریکاش تەواوی کردووە چەند ساڵێک لە نێو عادەت و تەقالیدی ئەواندا ژیاوە بۆیە گفتوگوی لەگەڵەکەین لەسەر ئەو پرس و باس و بابەتە دکتۆر سڵاو لێبێ زۆر سپاس بەخێرات سەر چاو زۆر بەخێرەکانە خۆش بسپاس دکتۆر بڵاوکردنەوەی بەڵگەنامانە لەم کاتەدا وەکو بۆمبێک وا بوو بەنسبەت جیهانەوە بۆ لەم کاتەدا بەڵگەنامانە بڵاو دەبێتەوە و چی لە نێو ئەم بەڵگەنامانەدایە ڕاستێکی ئەگەر بڵێم ئێستا لەوانەیە بۆ ئێمە بۆمبێک بێت بەڵام ئەم ڕووداوی کە ئێستا بڵێن بە میدیای جیهانی گەیشتووەوە یەکە بەیەکەی کۆمەڵگەکانی جیهانی بە دوواداچوونی بۆکەن بۆی کە بزانن چی ڕوویداوە چی ڕووی نەداوە مێژوویەکی زۆر دێرینی هەیەەوە مێژوویەکی کۆنی هەیە لە بە تایبەتی لە با بڵێن میدیای ئەمریکی و لە میدیای وڵاتانی ئەوروپیدا چونکە زۆر کەس و زۆر کەسی سیاسی و زۆر کەسی ئەستێری سینەمایی و زۆر کەسی سەرمایهدار لەم بابەتەوە گلاون بەڵام ئێستا لە با بڵێن میدیاکانی ڕۆژهڵاتی ناوەڕاست و سەرجەم میدیای جیهانیا دەنگانەوەیکی زۆر گەوری هەیە لەبەرەوەی کە وابەستەیە بە کۆمەڵێک خەڵکی زۆرەوە لە سەر ئاستی جیهان و بابەتەکەش بابەتێکی تا ڕادەیەک قێزەوەنە بە دیار یعنی لە لای هەموو کەسێک لە لای هەموو کۆمەلگایەک لە لای هەموو عرف و عادەتی و ئاینی هەموو زۆر قێزەونە بابەتەکە ئەوەندە قێزەونە کە هەندێک جار هەندێک بابەت هەیە کە تەنانەت بۆ میدیاش ناتوانرێ باز بکرێ ینی جفری ئەپستین یەکێکە لەو کەسانی کە سەرمایهدارێکی زۆر گەورە بووە کۆمەڵێک کۆنێکشن و کۆمەڵێک پەیوەندی زۆر بەرفراوانی هەبووە لەسەر ئاستی زۆر باڵادا و لەبەرەوەی کە لە هەندێک لە مەلەفەکانە کە پێرێ و بەسەر پێرێ بڵاو کراوەتەوە ناوی تەمان FBI خۆی بڵاوی کردوتەوە ناوی کۆمەڵێک کەسایەتی زۆر دیار لە ناو فایلەکاندا هەیە ئێستا تر هەر کەسە و بە دوای ئەو کەسەیە ئەگەڕێکە بزانێ چی وتووە چی کردووە پەیوەندی لەگەڵ جفری ئەپستین لە چه ئاستێکا بووە و چەند جار سەردانی ئەو دوورگەیی کردووە کە جفری ئەپستین خاوەندارەتی لێ کردووە هەندێک لە راپۆرتەکانی من ئاگام لێبوو CNN باس لەوە کاکە 1600 جار ناوی سەرۆکی ئێستای ئەمریکا لە بڵێ دۆناڵد ترامپ ناوی هاتووە لە فایلەکانی جفری ئەپستینە کە ئێستا با بڵێن خەڵک دەوێت بزانێ پەیوەندی نێوان سەرۆک لەگەڵ ئەپستینا چی بووە پەیوەندی نێوان وەزیری بازرگانی ئێستای ئەمریکا لەگەڵ جفری ئەپستینا چی بووە سەرۆکی کۆمپانیای مایکرۆسۆفت ناوی هاتووە سەرۆکی تێسلا کە ئەمانە کۆمپانیای ژمارە یەکی ئەمریکان و ناویان لەو فایلانەیە هەیە و خەڵک دەیەوێت بزانێ ئەمانە چه پەیوەندیەکیان هەبووە و چۆن پەیوەندیان گرتووە و ئەکشت هەیە بێ لە رابیڵم با ئێمە عادل بین ناوهێنانی ئەو کەسانە مانایەوە نییە کە ئەو کەسێک ناوی مانای ئەوەیە کە بەشێک بێ لەم کارە خێزەونانە بڵێ نەخێر من بەلای منەوە هەتاوەکو ئەو مەلەفانە نەچێتە بەردەمی دادگا و لە دادگا زۆر مەسائل زۆر بە وردی بدواداچوونی بۆ نەکرێ ناتوانین ئێمە دەستی تۆمەت بۆ خەڵکانی ناودار و خەڵکانی پایە بەرز لە ناو کۆمەڵگاکانە درێژ بکەین بەڵام کەسیش با بڵێن ئەوەی کە لە کوردەواری خۆمانەڵێ پەرژینی پاک نییە هەتاوەکو لە دادگا ئەو بابەتە یەکلایی نەبێتەوە زۆر باشە دکتۆر دەوترێ بۆعدێکی هەواڵگیری هەیە ئەم بابەتە دەوترێ ڕەنگە ئیسرائیل لە پشتیم بابەتەوە بێت دەستگای موساد لە پشتیم بابەتەوە بێت دەستگای هەواڵگیری تری گەورە لە پشتیم بابەتەوە بێ ئەگەر هەر دەستگایەکیش لە پشتیەوە بێ بەڵام دوجار کارە قێزەونەکە وجودی هەیە خۆی من خۆزگا خوازم ئێمە بابەتەکەمان وا لێ بکردە ئەوەی کە 100% لەسەر جفری ئەپستین ئەیزانین باسمان کردایە ئەنج ئەوانەی کە لە ناوچەی ڕەساسیان باسمان کردایە ئەنج ئەوانەی کە نایزانین باسمان بکردایە یەک لەو بابەتانی کە باز دەکرێ مەسەلەی با بڵێن پەیوەندی نێوان جفری ئەپستین و لەگەڵ کۆمەڵێک دەستگای با بڵێن مخابەراتی کە پەیوەندی هەبووە تا چەند پەیوەندی هەبووە ئایا ئەوان ئەمیان بەکارهێناوە یا ئەم لە ڕێگای پەیوەندیەکانیەوە توانیوێتی ئەوان بەکاربێنێ باس لە وەکو جەنابەت باس کرد باس لە مۆسا دەکرێ باس لە M6 بەریتانیا کرێ و باس لە دەستگای حتا
هەندێک کەسایەتی لە ناو CIA باسەکرێ و ئەمانە هیچی ساخ نەبوونەتەوە ئەمانە هەمووی هێشتا لە ناوچەی ڕەمادیان ئەوەی کە پێوترێت لە ناوچەی ڕساسیان هێشتا نەسپین نەڕەشن وەکووتم دەبێت بە دوواداچوون بکرێ بەڵام بێگومانم کە دەستگاکانی مخابرات پەیوەندیان لەگەڵیا هەبووە و دەستگاکانی مخابرات پەیوەندیان لەگەڵ ئەوە هەبووە ئەوەی کە لە لای ئینگلیزیەکەڵێ win-win situation تۆ براوابی ئەگەر میشە بکەین و منیش براوابم بەڵام دەستگا مخابراتەکان چ سوودێکیان لەم پیاوە وەرگرتووە ئەم چ سوودێکی لەوان وەرگرتووە جارێ هێشتا ماومانە بۆ ئەوی کە ئەولایەنە ساق باشە جێفری دوایەوە زیندانی کرا ینی تقریبان چل ڕۆژ لە زیندانیا بوو دوایی وا بڵاو کراوە کە گوایە خۆی کوشتووە خۆی کوشتووە یان کوژراوە ئەوە جارێ هێشتا ڕوون نییە بەڕاستی کەیسی دوورگەکە بە کوشتی نیە و کۆتایی پێهات دکتۆر ئەوەی میدیاکان بڵاوان کردوێتەوە نەخێر بە پێچەوانەوە لە دوای با بڵێن مردنی ئەم پیاوە لە زیندان کە کەسێک لەگەڵیا بووە لە سزنا کەسێکە پرۆفایلێکی زۆر تاوانکاری هەیە و هەندێک لە میدیاکان و هەندێک راپۆرت باس لەواکەن ئەڵێن ئەسڵەن بە ئەنقەست کرا ئەو کەسەی تری لەگەڵا دانراوە چونکە زانیویانە ئەو کەسە گەندەڵە و قەزیەی کوشتنی چەند کەسێکی لەسەر بووە و ئەویان لەگەڵادانەوە دەشێ ئەگەرێک هەیە کە ئەو کەسە کوشت بێتی لە هەموو حاڵەتەکانە ئەوەی هەتا ئێستا یەکلایی بۆتەوە ئەوەیە کە جێفری ئەپستین لە سژنا مردووە کوژراوە یان خۆی کوشتووە یان خۆی هەڵواسیوە ئەوە بابەتێکە کە جێگای گفتوگۆیە بەڵام پێمەوە سەر وەڵامی پرسیارەکەی تۆ بە کوشتنی یان بە مردنی ئەو تاوانانەی کە لەو دوورگوێدا ئەنجام دراون تەنها ئەوەیە چەند ساڵێک بابەتەکەیان دواخستووە یعنی مردنی جێفری ئەپستین لە ساڵی 2009 ئێستاوا 2026 ئیتر لە دوای بەدواداچوونێکی زۆری FBI گەیشتونێتە ئەو قۆناغی کە 3 ملیۆن مەلەف بڵاو کراوەتەوە هەندێک لە راپۆرتەکان قسە لە سەرەوەکەن کە ئەم راپۆرتانە لە بنەمادا خۆی 6 ملیۆنە ئێستا توانراوە 3 ملیۆنی بڵاو بکرێتەوە ینی زۆر قەزی هەیە ئێستا وردە وردە ئیتر دێتە سەر ئەوەی کە دەوترێت دێتە سەر ئاو و ئەنجا خەڵک تاوانەکان ئەبینێ بەداخەوەیڵێم هەندێک کەسی تایەکە با بڵێن زەحیەی قەزیەکە بوون مەسەرەن ئەو ئافرەتانی کە براونەتە ئەو شوێنە با بڵێن تاوانیان بەرامبەر کراوە ئێستا لەم 3 ملیۆن مەلەفەیە ناویان کەشف بووە کە ئەمانە مەسەرەن تۆ بینەرە بەرچاوی قوربانین لە 2008 2009 2010 تەمەنیان 90 ساڵ بووە 7 ساڵ بووە 25 ساڵ بووە چونەتە ئەو دوورگەیە تر بە هەر جۆرە لە جۆرەکان برابێتنەوێ بە قەنەعاتیان پێکرابێت بە زۆر برابێتن ئێستا کەسەکە لەوانەیە تەمەنی 30 ساڵ بێ مناڵی هەبێ مێردی هەبێ ناوی ئەمانە لەم 3 ملیۆن فایلەیە کەشف بووە کە لەوانەیە بە خراپە لەناو کۆمەڵگەی ئەمریکا ناویان بڕوە ئەمە خراپە و لایانی باشیشی تایەوەیە کە کۆمەڵێک خەڵکی نخبە کە لە ناو نخبەی ئەمریکیدا بوون و خەڵکێک بوون ڕێز لێ گیراو بوون هەتاوەکو ئێستا بەڵام ئەم فایلانە بەڵگەیەکە لە خێرخوازە گەورەجییان بڵێن بێلگەیتس ناوی لەوێ وەکو باسم کرد ئیلان مەسک ناوی هاتووە بەڵام نازانین چۆن ئەوەی ئیلان مەسک بە تایبەتی زۆر نازانین بەڵام من ینی ئەم بەیانە هەندێشتم خوێندەوە لەسەری لەوانەیە ئێمە باوەڕ نەکەین ناوی جەمال خاشقچی تیا لە ناوینەکانە کە جەمال خاشقچی ئێمە هەمومان بەڵێ لە سعودیە و چوە تورکیا و لە تورکیا بێسەر شوێن کرا و کوژرا یعنی ئێمە تەسەوڕمان وا بوو تا دوێنێ ڕەحمەت بوو ئەومان لەسەر نار کە کابرایەک بوو مەسەلەن غەدر لێکرا بوو ئەوە بووە ئێستا ئەی لەوە تەماشاکەین ناوی ئەویش لە ناو مەلەفانەیە بەڵام نازانین بە چه ئاستێک و ئایا بە تۆمەتبار چووە یان تاوان لێکراوە بووە لەوانەیە جەمال خاشقچیش یەکێکە بێ لەوانە کەسانی کە بەکارهێنراو بێ لەلایەن ئەو کەسانی کە لە دەوروبەری ئەپستین بوون بەڵام نازانرێ من دڵنیام کە ئەم مەلەفە و ئەم بابەتە ئاو زۆرە کێشێ پەلوپۆی زۆر کەسەگرێتەوە و مجتەمەعی ئەمریکی مجتەمەعێکی زیندووە و هەتاوەکو ئەم کاتش کە من و تۆ قسەی تیاکەین بڕوای تەواوم وایەکە هەندێک لەو مؤسساتانی کە لە ئەمریکا بوونیان هەیە مؤسساتی تۆکم و قایمن بە دواداچوون بۆ ئەم مەسەلەیەکان بەتایبەت لە دوای هەڵبژاردنەکانی 2026ەوە کە مەسەلەی میتەرمی پێوترێ لە ئەمریکا کە ئەو هەڵبژاردنانە ئەگەر بکرێ و بەتایبەت ئەگەر دیموکراتەکان زۆرینەی کۆنگرس بەدەستبێنن
زۆر بە دوواداچوونی زیاتر کرێ بۆ بابەتە. ئەمە دەزانین لە کەمپینی هەڵبژارنەکانی دۆناڵد ترەمپا زۆر وەکو پیاوێکی پابند دەبینرا وە زۆر هێرشی دەکرد لەسەر مەسلەی هاوڕێگەزخوازی بەشێک لە دیموکراتەکانی بۆ تۆمەتبار دەکرد کە دەیانەوێت شیرازەی خێزان تێک بدەن. ئێستا ناوهێنانی خۆی 1400 جار لەم کەیسەدا ئەگەر ینی کاریگەری کاتە سەر پرۆسی دەنگدان لەسەر دۆناڵد ترامپ و شعبیەتی دۆناڵد ترامپ لە نێو کۆمەڵگەی ئەمریکیدا بە بڕایەوە ئەگەر بێت و ئەو بابەتانە بەسەر سەرۆکی ئەمریکادا ساغ بێتەوە و شاید حاڵەکان زیاتر بێنە پێشەوە و بێگومان میدیای ئەمریکی زۆر فۆکەسی لەسەرەتی دڵنیام کاریگەری تەواویە بێت لەسەر با بڵێن ڕێژەی دەنگدان بۆ میدتێرم کە بۆ کۆنگرێسە یەک لە سەرسەی ئەندامانی کۆنگرێس لە ساڵی 2026 هەڵەبژێردرێنەوە جارێکە و ئەگەر بێت و دیموکراتەکان کۆنگرێس کۆنتترۆل بکەن یان ژمارێکی زۆرتریان هەبێت لەوەی کە ئێستا هەیەە لە 151 زیاتر بەدەستبێنن ئەو کاتە توانن بە زۆر ڕێسا و یاسا و ڕێنمایی با بڵێن دەوروبەری سەرۆکی ئەمریکای ئێستا دۆناڵد ترامپ بگرن و نێڵن ئەو مەلەفا بە ئاسانی بڕوا بڕێەوە و زەربەی زیاتر لە سەرۆکی ئێستای ئەمریکا و تیمەکەی بدرێت لە ساڵی 2028 بۆ انتخاباتی داهاتوو. خۆشبەختانە تام چ کە ساتێک سەیتی ئاکەین لەو 3 میلیۆن بەڵگەنامەی بڵاو کراوەتەوە و تۆ دەڵێن دەکزانیاری دەڵێن 6 میلیۆن بەڵگەنامێ دای شخصێتی کوردی تێدا نییە نەهاتوانی هێشتا نەگەشتووە یان خۆشبەختانەتی نییە چونکە بۆ ناوبانگی کورد دیسانەوە خۆش نییە. کارکردنی میدیای کوردی لەسەر ئەم پرسە بە بڕای تۆکو پسپۆرێکی بواری میدیا پێویستە چۆن بێ پێویستەکە گرنگی زۆری پێبیرێ یان نا لە پەراوێزدا بمێنێتەوە لە بەرەوەی پێوەست نییە بە کۆمەڵگی ئێمەوە. من ئەتوانم بڵێم بابەتەکە بابەتێکی جیهانیە لە ئەمریکا و لە سنووری ئەمریکا دەرچووە ینی بۆ نمونە ناوی میری بەریتانیا دێت ویلیەم پێم وابوو شازادە ویلیەمە ناوی دێت شازادە ویلیەم ناوی دێت ڕێی عامی بەریتانی بەدوایەتی ڕێی عامی ئەوروپی بەدوایەتی ئێمەش وەکو کۆمەڵگەیەک لە کۆمەڵگەکانی جیهانە باش وایە ئاگامان لێبێ بەڵام بەلای منەوە لەوە باشتر ئەوەیە کە بابەتەکان تێکەڵ نەکەین یعنی هەندێک کەسە بیستم وەکو ئەم بابەتی قۆستۆتەوە بۆ ناشرینکردنی ڕووی ئەمریکا من ناڵم ڕووی ئەمریکا جوانە بەڵام بە سیاسی نەکرێت لە ئاستێک کە ئێمە هەندێک شتێک کە نایزانین یان لە نەزانیا تێبکەوین هەندێک قسە بکەین کە دوایی بە زەرەر بۆمان بکشێتەوە یعنی هەندێک راپۆرتە بینم لە میدیای کوردیا ینی بەڕاستی ناڕاستی تایە هەندێک بابەتە بیناکردنیەوەی هەموو ڕۆژاو ئەوروپا و ئەمریکا خەریکی ئەم بابەت بەڵێ ینی ئەمە لایەنێکێتی هەموو ڕۆژاوە وایە و هەموو ڕۆژئاوە ئەمە حاڵیەتی و هەموو ڕۆژئاوە یعنی من تۆزێک ئەوە با بڵێن ئیتحافە بینم بە تۆزێک ئەوە بە توندی چوونە بابەتێکەوە ئەبینم کە لە واقع ئاوانیە خۆ ئەگەر وابواە چۆن ئێستا مجتەمەعی ئەمریکی هەمووی هاتە سەر دەنگ هەمووی هاتە سەر ئەوەی کە بۆ واکراوە چۆن واکراوە ئەمە قەزیەکی تەنیا ئەخلاقی نیە ئەمە قەزیەکە پەیوەندی بە مافی مرۆڤەوە هەیە بە قەزیەکە یعنی ئەمەوێ بڵێم کە بە نەزانی تێنەکەوین نەکەوینە با بڵێن داوی هەندێک راپۆرتی ڕەساسیەوە کە ئامانجی سیاسی لە پشتیانەوەیە هەرچەنە ئێمە بمانێن نەمانوێن بابەتە لە ڕووی سیاسیەوە کاریگەری و ڕۆڵی خۆیە جێڕێ بەڵام بەڕاستی دەبێ وریابین و میدیای کوردی کەڤەری بکە ئەوانی کە ئیزانین بۆ نمونە راپۆرتی زۆر باش و ڕیپۆرتەری زۆر باش هەیە لە ئاستی جیهانەکە کەڤەری ئەم بابەتاکەن ئێمە چاومان لەوانە بێ چاومان لە با بڵێن هەندێک بابەتی پیج و سۆشیال میدیایەک نەبێ کە بێدایک و باوک هەندێک پیج و هەندێک سایتوانە کە بێخاوەن و بێئەوەن بە دوای ئەوانە بکەوین کە هەندێکیان بە بڵێن هەر خۆشیان زۆر ئاگادار نین بەڕاستی دوای قەرەباڵقی کەوتون هەندێکیان بۆ ئامانجێکی سیاسی ناڕێک بەکارهێنرێن دوای ئەوانە نەکەوین باش. سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر دیاری عوسمان مامۆستای زانکۆ سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنی لەگەڵ زۆر سپاس بۆ